الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوشك برابر رزكان، بيقمان نعمة أمن آسايش يكيك لا گرنگترین و گەورەترین نعمەتەکانی خوای پەروەردگار. ئەگەر ئاسایش و هێمنی باڵ بەسەر هەر گەل و نەتەوەیەکا بکێشێت، خەڵکەکەی دڵنیا ئەبن لە نەفس و ماڵ و شەرەف و ناموسیان. لەژێر سێبەری ئاشتی و ئاسایشە خەڵکی دەحەسێنەوە بە تەئکید. زیاتر ئەتوانن پەرستەکانیان ئەنجام بدەن، ئاین و شەریعەتەکەی خوای گەورە جێبەجێ بکەن. لە وەختێکە ئاسایش لە وڵاتە بەرقەرار ئەبێ، ژێرخانی ئابووری و ئیقتیسادی ئەو وڵاتە گەشە ئەکا، کار و کاسبی زۆر ئەبێ، دەستبەتاڵی کەم ئەبێ، جم و جۆڵی بازرگانی زیاد ئەکا، شتومەک هەرزان ئەبێ. لەو کاتەیە ژیانی کۆمەڵایەتی خەڵکیش ئاسایی ئەبێتەوە، خێزانەکان دروست ئەبن، ژیانی هاوسەرگیری زیاد ئەکا، مناڵەکان لە کەش و هەوایەکی ئاساییە پێ ئەگەن، پەیوەندی خزمایەتیش پتەوتر ئەبێ. خوێندن و زانست نەشونما ئەکا لە هەر وڵاتێکە ئەگەر ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بێ، بە کورتی و بە کوردی. لەژێر چەتری ئاسایش و ئاشتیدا بەختەوەری ڕوئەکاتە وڵات، ڕوئەکاتە نەتەوە، ڕوئەکاتە گەل و نیشتمان، ڕوئەکاتە خێزانەکان، ڕوئەکاتە تاکی خەڵکەکان. بەڵام خوا پەناماندا، ئەگەر ئەمن و ئاسایش لە هەر شوێنێکا نەما، کەس دڵنیا نابێ لە ماڵ و مناڵ و شەرەف و ناموسی، تەنانەت لە گیانی خۆیشی. خەڵکی بە دڵە ڕاوکیەوە ئەژێن، ناتوانن وەکو پێویست عیبادەتەکانیان ئەنجام بدەن، ناتوانن وەکو پێویست شەریعەتەکەی خوا لە خۆیان و خێزان و کۆمەلگاکانیانە جێبەجێ بکەن. یاسا جێگیر نابێ و جێبەجێ ناکرێ ئیلا بەسەر فەقیر و هەژارانەوە نەبێ. خەڵکی مافی یەکتری داگیرەکەن، چینێکی هەلپەرست خۆیان ئەکەنە سەرکردەی خەڵکی و خۆیان ئەگەیەنە لووتکە و باقی خەڵکیش ئەبێ بە ژێردەسەیان و ئەیان چەوسێننەوە. ژیانی ئابووری خەڵک تێک ئەچێ، دەستبەتاڵی و بێکاری زۆر ئەبێ، هەژاری زیادەکە. خەڵکی بەس بە نانەسکەی خۆیان هەر هەوڵەدەن بەس نانەسکەی خۆیان و مناڵەکانیان بەدەست بێنن. ڕەشوە و غەش و فێڵ زۆر ئەبێ، ژیانی کۆمەڵایەتیش تێکەچێ، ئاوسەرگیری نامێنێ و کەمەکە، زینا و فاحیشە زۆر ئەبێ، پەیوەندی خزمایەتی سست ئەبێ و لاواز ئەبێ، دزی و جەردەیی و پیاوکوشتن و ڕاوڕوود زیاکە. خوێندن زەربەی گەورەی پێ ئەکەوێ و بەرەکەوێ، زانست کەمەکە، نەفامی و خوێنەواری جێگەیەگرێتەوە. بە کوردی و بە کورتی چی خراپە و بەدبەختی هەیە ڕوو لە تاکی خێزان و هەموو کۆمەلگا و نەتەوە و وڵات ئەکا. هە لەبەر ئەوەیە خوای تەعالا لە قورئانە باسی دوعاکەی پێغەمبەر ئیبراهیممان بۆەکە، سەڵات و سەلامی خوای لێبێ بۆ مەکە و خەڵکەکەی، ئەفەرمێ: رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات. دوعاءك عليه خوايا جان أمولاتا أمن آسايشي تيا برقرار بكا. يا ربي خوايا رزق الروزي خلقي برفراوان بكا. چونکە برا بەڕێزەکانم، وەڵڵاهی
ئەگەر خۆشترین خواردنەکانی دنیا خۆشترین میوەکانی ئەم سەرزەویە لە بەردەستی تۆیا بێ بەڵام لە دڵا ڕاوکیە بژێی بەڵام دڵنیا نەبی کە چی سەعاتێک ئەکوتنە سەرت چی سەعاتێک ڕێگەت پێ ئەگیرێ و ڕاوڕوو تەکرێی بەڕاستی هیچ لەزەتێکی تیان نییە هیچ خۆشیەکی تیان نییە. خوای تەعالا یەکێ لەو منەتانە کە ئەیکا بەسەر قوڕەیشە کاتێک کە پێغەمبەریان بۆ ئەنێرێ و پیان ئەڵێ بۆ ئیمان ناهێنن دەی پەروەردگاری ئەم ماڵە بپەرستن یعنی قەزی کەعبەیە خوای تەعالا فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف با پەروەردگاری ئەم ماڵە بپەرستن کە لە برسێتی تێری کردن و لە ترس و لە پەژارە ئەمن و ئاسایشی دان. لە حەدیثێکی صحیحە هاتووە کە ئیمامی ترمذی و ئیبن ماجە بۆمانی ئەگێڕنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی گەورەی ئەمن و ئاسایشمان بووە کە ئەفەرمێ من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. هل كسيك لأيوة أقر بياني لخو هلصا لأمن آسايشا أجيال مالكي خويا ترسي نبو قلبكو تتسري مالكي ببن سروتو ساماني داگير كان هتكي ناموس شرفي بكن لا شيء صاغبو لنا خوشيا أنا أجيا رزق قوتي أو روجي هبو هل هي أو روجة بس بيانيكي ونيوروكي وإواركي وك أوايا مليكي أم دنيايا حموي خوي بي يعني مروب أقر لأمنو آسايشا بجي هر بر أويا بيغمر صلى الله عليه وسلم لحديثي ترى أفرمي اللهم استر عوراتنا يا استر عوراتي وآمن روعاتي ولا شويني تريشا دعاءك أفرمي اللهم إني أسألك العفو والعافية چونك بالراسي أقر إنسان لأمنو آسايشا بجي لعافيتها بجي ولا ششي صاغ بي بالراسي خاوني أم دنياي خويتي خاوني أم دنياي هرهم خويتي خوي مليكو باشاي دنياي بويا حق إيمة زور پارێزگاری لە ئەمن و ئاسایشی خۆمان بکەین و تاک تاکیشمان جگە لە بەرپرسەکان چونکە ئەوان زۆر بەرپرسیارەتێکی گەورەیان لەسرە ئێمەش هەر یەکێک تاکمان بەرپرسیارەتیمان لەسرە بەڵام تا مەسئولیەتەکە بەرزتر بێ دیارە پاراستنی ئەمن و ئاسایش زیاتر ئەکەوێتە ئەستۆی بەرپرسەکان. بۆیە حەقا هەر هەمومان خەمی بخۆین و بەدەمێوە بین و لە شەریعەتی ئیسلامە خۆشەویستەکانم 5 ضروراتمان هەیە 5 ضرورات یعنی 5 شت هەیە بە ضروراتی 5 ناوبراوە 5 شت بە ضروریاتی 5 ناوبراوە یعنی بە 5 شتە زۆر زەرور و زۆر گرنگەکە زۆر مهمە ئەمانە بزانین بۆ ئەوەی بزانین بەچی ترازویەک پێوانەی ئەم وەزعانە ئەکەین کە ئێمە تایە ئەژەین بۆ ئەوەی بە هەڵەیان نەچین. ضرورياتي 5 بريتية لمانا يكم دين دوهم نفس سيهم عقل چوارم شرف و ناموس پێنجەم ماڵ و سامان بەم تەرتیبەش ئەبێ بڕوانی پێیە ئەبێ بەم تەرتیبە بڕوانینە ئەم مەوزوعانە. یەکەم دین چونکە براینە ئێمە هەمومان لە ئادەمین و نەتەوەمان نەبووە کاتی ئادەم بووە باوکمان کاتێ ئێمەی هێناوەتە دنیا نەتەوەی نەبووە لە خۆڵ بووە هەمومان بەندەی خۆین ئەوە زۆر مهمە لە بیرمان نەچێ. هەنێک جار خەڵک هەیە ئەم شتانە بەلایەکی ترە ئەبا بەلا ڕێیە ئەیبا ئەڵێ من کوردم پێش ئەوەی مسلمان بن نە وەڵڵاهی ئەوە بۆ چونێکی زۆر غەڵەتە. تۆ کەی کورد لەکوێ بوو کاتی ئادەم بوو کاتی خوای تەعالا ئادەمی دروست کرد عەرەب لەکوێ بوو تورک لەکوێ بوو ئەمانە نەبوون ئێمە مسلمانین دوای ئەوە ئەمجا کوردیشین لەنەوەی پیاوێکین پێی وتراوە کورد شانازیشی پێوە ئەکەین. خوای تەعالا شعوب و گەل و نەتەوەکانی خەڵق خوڵقاندووە تاوەکو خەڵکی یەکتری بناسن بۆ ئەوە نییە ئێمە دژایەتی یەکتری بکەین بۆ ئەوە نییە ئێمە ئاگامان لە خۆمان نەبێ بۆیە دینەکە ئەساسە یەک
یەکەم لە ضروريات دینە. دوای ئەوە ئەمجا نەفسە خودی خۆت، نەفسەکان، ئینسانەکان، مرۆڤەکان ضرورەتی دووەمە پاراستنی ضرورەکان. پاراستنی دین یەکەمە، پاراستنی مرۆڤەکان بەگشتی دووهەمە، سێیەم پاراستنی عەقڵ و ژیری، چونکە مرۆڤ بە عەقڵا جیاکرێتەوە لە حەیوانەکانی تر، لە زیندەوەرەکانی تر. مرۆڤ بە عەقڵ جیاکرێتەوە، ئەگەر عەقڵەکەی نەمێنێ فەرقی چییە لەگەڵ حەیوان و ئاژەڵەکانی ترە؟ چوارەم شەرەف و ناموس، عیرف لە ئیسلامە گرنگیەکی تایبەتی پێدراوە، خوا تایبەتی کردووە، خوا گرنگیەکی تایبەتی پێداوە. دوای ئەوە خۆشەویستەکانم ماڵ و سامان، ئەمانە هەمووی ضرورياتی خەمسەن، پێنجتە زۆر زۆر گرنگەکەن و بۆ پاراستنیشان شەریعەت دامەزراوە، حەد و حدود جێبەجێکراوە. یعنی بۆ پاراستنی ئەمانەیە کە ئەو حەد و حدودانەی کە لە شەریعەتە هەیە لە یاساکانەدا ڕێژراوە، بۆ پاراستنی ئەمانەیە، بۆ پاراستنی ئەمانەیە. بۆ نمونە حەدی ریدە هەڵگەڕانەوە دانراوە بۆ پاراستنی دین، بۆ پاراستنی دین کە یەکەمەکەیەتی. حەدی قیساس لە نەفسا و لە ئەطرافە، یعنی لە ئەندامەکانی لاشەیە، بۆ پاراستنی نەفسەکان دانراوە، بۆ ئەوەی نەفسی ئینسانیەت و مرۆڤایەتی بپارێزرێ. حەدی عەرق خواردنەوە لە شەریعەتی ئیسلامە دانراوە بۆ پاراستنی عەقڵ، بۆ پاراستنی عەقڵ و ژیرەکان. حەدی زینا و قەذف، حەدی زینا ئەو کەسانەی کە داوێنپیسی ئەکەن حەدێکیان بۆ دیاری کراوە، ئەوانەشی کە بوختیان بۆ خەڵکە بەسن هەڵەباسن، ئەوانش حەدیان بەسەرادا جێبەجێ ئەکرێت لە شەریعەتی ئیسلامە. ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ پاراستنی شەرەف و ناموسەکانە. و حەدی دزیش دانراوە لە شەریعەتی ئیسلامە بۆ پاراستنی ماڵ و سامان، بۆ پاراستنی ماڵ و سامانی خەڵکی. بەڵام خۆشەویستەکانم حەدێک لە ئیسلامە دانراوە لە هەر هەمووی تونتر، لە هەر هەمووی تونتر، لەمانە گشتی تونتر حەدێکەیە لە شەریعەتی ئیسلامە بۆ کێ؟ خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم إلا الذين تابوا من قبل أن تقدروا عليهم فاعلموا أن الله غفور رحيم. غفور رحيم. أم عقوبة قورية جزاي أو كساني كدجايتي خواو بيغمري خوا أكن، دجايتي كردني خواو بيغمري خوا بدو شواز أبي، بشوازك أبي كتو كفر بيديني جوێندان و قسەی ناشرین بەخوا و بە دینی خوا و بە قورئان و بە پەیامی خوا و بە پێغەمبەران بکەی، و هەروەها بەوەش ئەبێ بەکرداری بەوەی کەوا ڕێگری لە خەڵک بکەی، ماڵ و سامانی خەڵکی ببەی، یعنی کۆمەڵە خەڵکێک یان چەند کەسێک یان تاکە کەسێکیش سەر ڕێگا لە خەڵکی بگرێ و ڕێگری بکە. ئەم دوو تاوانە، تاوانی ئەوانەی کە بە زمان تانە لە دین ئەدەن، تانە لە پەیامی خوا ئەدەن، تانە لە پێغەمبەران ئەدەن، تانە لە کتێبە ئاسمانیەکان ئەدەن، لە قورئان ئەدەن، لە مقدسات و پیرۆزیەکانی خەڵک ئەدەن، ئەمانە جەزایان ئاوایە. و هەروەها ئەوانەشی کە بە کردار ڕێگری لە خەڵک ئەکەن، ماڵ و سامانی خەڵک داگیر ئەکەن، خەڵک ئەکوژن، خەڵک ئەتۆقێنن، ئەمانەشی جەزایان ئەمەیە کە خوای تعالی ئەفەرمێ: إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا. كوشش أكن أوي خراپەکاری لەسەر زەویە بڵاو ببێتەوە، جەزایان ئەوەیە ئەبێ بکوژرێن ئەگەر دەستیان چووە کوشتنی خەڵک، ئەگەر خەڵکیان کوشت ئەبێ بکوژرێنەوە.
ئەو یوسەلەبوو یان داکوترێن یعنی بکوژرێن و داکوترێن و هەڵواسرێن بە ئەو عالەمە هەمووی پەندیان لێوەربگرێ، یان دەست و قاچیان ببڕێ، یان نەفی بکرێن لە وڵات دەربەدەر بکرێن. ئەمە جەزای ئەو کەسانەیە کە ڕێگری لە خەڵکەکەن، کە خەڵک ئەتۆقێنن، کە ماڵ و سامانی خەڵک ئەدزن، ئەوانەی کە ئەیانەوێ ئەمن و ئاسایش لە وڵاتە تێک بدەن، خەڵک تەمین نابێ ئیتر لەسەر هیچ شتێکی خۆی. ئەوە ڕوئەدا کە لە سەرەتای وتارەکەەوە باسمان کرد. بۆیە ڕێگریکردن یەکێکە، یان دزیکردن، یان ئەوەی کە ئێستا خەریکە لە گەرمیانە پەیا ئەبێ ڕێگری لە ڕێ لە خەڵک ئەگرن، ماڵ و سامانی ئەبن، خۆی ئەتۆقێنن، ماڵ و مناڵی ئەتۆقێنن، و ئەمەش ئەگەر زوو حکومەت فریایی نەکەوێ هەتا بێ زیادەکە، هەتا بێ ئەگاتە حەدی کوشتنیش خەڵک ئەکوژرێ، خراپتریش ئەبێ. ئەوە ڕوئەدا کە لە سەرەتای وتارەکەەوە باسمان کرد. بۆیە ئەبێ زوو حکومەت فریایی بکەوێ، زوو خەڵک فریایی خۆی بکەون، فریایی خۆیان بکەون تاوەکو وەزعەکە لە دەست دەرنەچووە، و ئەبێت تونترین سزایش بدرێن ئەو کەسانە. نابێ لە ژێر باڵی هیچ مەسئولێکە، هیچ بەرپرسێکە ئەم کارانە ئەنجام بدرێ. واللهی هەر بەرپرسێ دەستی گرت بەسەر ئەوانەیە حەقە بەرپرسەکە پێش هەمویان ئەم عقوبانە بدرێن، حەقە هەڵواسرێ و بکرێتە پند بۆ هەموو عالەم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: حد يعمل به في الأرض خير لأهل الأرض من أن يمطر 40 صباحا. هەمومان ئێستا قەدری باران ئەزانین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەدێکی خوا جێبەجێ بکرێ، یعنی دزێک لەوانە بگیرێ، ڕێگریەک لەوانە بگیرێ و لەسەری شریعەتی خوا جێبەجێ بکرێ، واللهی لەوە باشترە کە بۆ ئەو وڵاتە 40 ڕۆژ 40 بەیانیان، جا بارانی بەیانیان لە هەمووی بەسوودترە، 40 بەیانیان بەسەر یەکە بارانیان بەسەر ببارێنرێ، ئەوەنەی ئەوە خێرتر نییە بۆیان کەوا حەدێکی خوا جێبەجێ بکرێ. ئەو کەسانەی کە جەردەی ئەکەن، دزی ئەکەن، ڕەشوە ئەخۆن، مافی خەڵک داگیر ئەکرێن، هەتک بکرێن تاوەکو خەڵکی تر نەیکە. ولا آيتك أخوي تعالى لقرآن بيروز أفرمي: ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. أفرمي أخوي تعالى جێبەجێ کردنی یاساکانی خوای تعالى، جێبەجێ کردنی شریعت لە شوێن خۆیان، بە تایبەت شریعەتی کەسێک کە کەسێ بکوژێ بەدەست ئەن قەست و بکوژرێتەوە، ئەمە ژیانە بۆ خەڵکی و نەزانن ئەمە خراپە، بەڵکو ئەلە ژیان هەلەوەیە. چونکە ئەگەر کەسێ دەستی چووە خوێنی خەڵک نەکوژرێتەوە، دوایی ئەمە وا ئەکا خەڵکی تریش لە شوێنی ئەو بڕوا بڵێ ئەو دەرچوو دەرباز بوو، منیش دەربازە بم. لەبەر ئەوە پێویستە ئەو کەسانە قانونیان لەسەر جێبەجێ بکرێ. نابێ قانون لەسەر فەقیر و هەژاران تەنها جێبەجێ بکرێ، ئەبێ لەسەر هەمووان جێبەجێ بکرێ. داواکارم خۆی گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحم بە هەموومان بکە، هیدایەتمان بدە، ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکە. یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، یا ربی بەزەیت پێمانە بێتەوە، یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێکردین، یا ربی شیفایان بدەی، یا ربی خوایە ئەومان کە نەخۆشە لەم شوێنە خوایە هەڵنەسێ ئیلا شیفای بدەی، یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت گیراوەکانمان دەرباز بکەی، بەری عافواتی خۆتیان بخەی، یا رب العالمین خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی، خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی، یا ربی بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی، یا ربی بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی، یا ربی بێئومێدمان نەکەی لە ڕەحمەتی خۆت، یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە کاربەدەستانمان ساڵح بکەی، یا ربی خوایە لە لۆمەی لۆمەکەران نەترسن، حەق جێبەجێ بکەن وەکو پێویست، یا رب العالمین. آمین آمین.